هەتا کۆتاییەکانی مانگی 4 ساڵی 2021 زیاتر لە 935 میلیۆن کەس لە جیهاندا خۆیان کوتیوە بە ڤاکسین دژ بە کۆرۆنا. نزیکەی 200,000 ئەم ژمارەیەش لە عێراقدایە. بۆ خەڵک خۆی کوتێ بە ڤاکسین دژ بە کۆرۆنا بۆی لە ئەگەری توژبوون بە نەخۆشیەکە پارێزراو بێت و لە کاتی توژبوونیش بە نەخۆشیەکەتە لە ئەگەری کەوتنە سەر ئامێری هەناسەدانی دەستکرد و مردن پارێزراو بێت. بەڵام ڤاکسینی کۆرۆناش وەک هەر جۆرە ڤاکسینێکی تر کۆمەڵەیەک ماک و کاریگەری لاوەکی خۆی هەیە. لە نمونەی ئەو ماکانە بریتین لە ئازار و سووربوونەوەی شوێنی وەرگرتنی کوتانەکە و هەستکردن بە لەشداهێزران و ئازاری ماسوولکە لە تەواوی لەش و هەستکردن بەسەر ئێشە و هەندێک جاریش بە خەواڵوەتی و بە گێژبوون. لەبەر ئەوە هەندێک کەس وایان پێخۆشە لە پاش وەرگرتنی پێکوتەکە کەمێک لە ماڵەوە پشوو بدەن، بەڵام ئەم ماکانە لە هەموو کەسدا دەرناکەوێت و بە شێوەیەکی گشتی سەلامەتن و تەنها بە ئاو خواردنەوەی زۆر و پشودان و وەرگرتنی هەندێک دەرمانی ئازاری وەک پاراستۆل ماکەکان لە ماوەی 1 تا 2 ڕۆژدا دەڕەوێنەوە. بەڵام هەندێک ماکی تر هەیە وەک ئازاری زۆری سنگ و هەناسە سواری و هەناسە تەنگبوون و کورتێنانی هەناسە لەگەڵ سەر ئێشەیەکی ئێجگار بەهێز و لێڵبوونی چاو و هەڵاوسانی قاچ و دەرکەوتنی پەڵە و سووربوونەوە لە شوێنەکانی تری لەش جگە لە شوێنی وەرگرتنی پێکوتەکە ئەمانە ئەو نیشانانن کە پێویستەکە خەڵک سەردانی پزیشک بکات و لە سەلامەتیان دڵنیا بێت. هەندێک ماکی تر هەیە کە خەڵک زۆر پرسیار دەکات دەربارەی وەک خوێنمەین کە دەکرێت لە هەموو جۆرەکانی ڤاکسینەکانە دەربکەوێت، بەڵام دەرکەوتنی ئێجگار کەمە و لە 1 ملیۆنە 4 کەس دەکرێتیانە دەرکەوێت و مەرجنی ئەو خوێنمەینەش تەنها پەیوەندیدار بێ بە وەرگرتنی ڤاکسینەکەوە، چونکە ڕۆژانە خەڵک لە کوردستان و عێراق و جیهانیشدا دەمرێت بە خوێنمەین و بەبێ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆناش. بەڵام ئەم خوێنمەینە ئەگەر خوا نەخواستە دەریش بکەوێت لە ڕۆژی 4 تا 20 وەرگرتنی پێکوتەکە نەک ڕاستەوخۆ پاش وەرگرتنی پێکوتەکە، ئەگەرچی هەتاوەکو ئێستش لە ڕووزانستی و ئەم بابەتە یەکلایی نەبووەتەوە. ئەوەتان لە یاد بێ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا سوودێکی زۆری هەیە و ئەو گەشتە دوور و درێژەی کە لە لەشمانادەی بڕێت بۆ وەرگرتنی بەرگری یاخود بۆ دروستکردنی بەرگری بەلای کەمەوە 2 هەفتەی پێدەچێت لە پاش وەرگرتنی ژەمی دووەمی ڤاکسینەکەەوە. لەبەرەوە خۆتان بۆ ڤاکسینەکە بگتن و ماکەکانیشی تەحمولکان.